ساڵهاتی دووهەم کارەساتی شیمیاباران بەسەر کۆمەڵەدا. ئەمڕۆ 25 مانگی گوڵان ساڵڕۆژی شیمیابارانی مقڕەکانی کۆمەڵە لە ساڵی 1367 هەتاوی لە دۆڵی بۆتێ لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوەیە. دوانیوەڕۆی ڕۆژی 25 مانگی گوڵانی 1367 هەتاوی مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بۆتێ هەڵکەوتوو لە 20 کیلومتری شاری ڕانیە لە کوردستانی عێراق کەوتە بەر بۆمبارانی فڕۆکە جەنگیەکانی ڕژیمی جەنایەتکاری عێراق. فڕۆکە جەنگیەکان بۆ دووهەمین جار هێرشیان کردە سەر مقڕەکانی کۆمەڵە لە دۆڵی بالیسان. بۆتێ ئەو ناوچەیە بوو کە ڕژیمی بەعسی عێراق بۆ دووهەم جار چەکی شیمیایی لە دژی خەڵکی کوردستانی عێراق بەکارهێنابوو. هەڵبەت ئەوە یەکەم جار نەبوو کە مەقڕەکانی ناوەندی کۆمەڵە دەکەونە بەر هێرشی هەوایی و تۆپخانەی ئارتەشی عێراق. پێشتریش مەقڕەکانی کۆمەڵە لە مالومە لە ناوچەی جافایەتی بەهۆی ئەوەی کە لە ڕێگای مەقڕەکانی کۆمەڵەوە یارمەتی خەڵکی ئاوارە دەدراو، هەروەها پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هاتوچۆی مەقڕەکانی کۆمەڵیان دەکرد. بەو بیانوانەوە کەوتبوونە بەر پەلاماری تۆپخانەی ئارتەشی عێراق و لاکامدا چەندین هاوڕێمان گیانیان بەخت کرد بوو و خەسارەتی ماڵی زۆریشی پێگەیان بووین. بەڵام هێرشی ئەمجارە بۆ سەر کۆمەڵە لە دۆڵی بۆتێ بە چەکی شیمیایی و گازی ژەهراوی بوو. لەم هێرشەدا بوو کە بەداخەوە 23 مرۆڤی تێکۆشەر و ماندوونەناس، 23 شۆڕشگێڕی ڕێگای ئازادی و سۆسیالیزم گیانیان بەخت کرد و 150 کەسیش بریندار بوون. بۆتێ شوێنێکی ڕزگارکراو لە ناوچەی بالیسان بوو کە ڕژیمی بەعس دوای چەندین پەلاماریش نەیتوانی بوو داگیری بکە. ڕژیمی بەعس لە ڕێگای جۆرا و جۆرەوە هەوڵی دەدا کە مەقڕەکانی ناوەندی کۆمەڵە لە شوێنە ئازادکراوەکانی کوردستانی عێراق بگوازێتەوە بۆ شوێنەکانی ژێردەسەڵاتی خۆی. ئەو کات کۆمەڵە وەکو هەڵوێستێکی سیاسی بەرامبەر بەو هەوڵانەی دەوڵەتی عێراق خۆراگری دەکرد و نەیدەویست تا کاتێک کە شوێنێکی ئازاد لە کوردستانی عێراق مابێ مەقڕەکانی ناوەندی لە ناوچەی ژێردەسەڵاتی ئەو ڕژیمەدا بن. ئاخۆ هۆکاری ئەو پێداگرتنی ڕژیمی بەعس لەسەر گواستنەوەی مەقڕەکانی کۆمەڵە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی و بۆ ئەم دوژمنکاریەی کە گەیشت بە ئاستێک کە چەکی شیمیایی لە دژی کۆمەڵە بەکاربهێنێت چی بوو؟ بۆچی کۆمەڵە زوو دەکەوێتە بەر پەلاماری ڕژیمی بەعس؟ لە ڕاستیدا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەستی بەرپرسیارەتیکردنی کۆمەڵە بەرامبەر بە خەباتی عادڵانەی خەڵکی کوردستانی عێراق. کۆمەڵە بە پێی پرەنسیپ خۆی بە هاوپشت و دڵسۆزی ئەو خەباتە ڕەوایە دەزانی. بەو پێیە پەیوەندیەکی چڕ و پڕی خەباتکارانی لە نێوان خۆی و کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکهێنابوو. بە هەر شێوەیەک بۆی کرابە یارمەتی خەڵک و تێکۆشەران و ئەو هێزانەی دەدا کە لەگەڵ ڕژیمی عێراق لە حاڵی شەڕدا بوون و یان تەنانەت لە شارەکان خەریکی خەباتی نەهێنی بوون. کۆمەڵە دەشیزانی بەهۆی ڕەچاوکردنی ئەو سیاسەتەوە ممکنە بکەوێتە بەر شاڵاوی تۆڵە سەندەوەی ڕژیمی بەعس کە دوژمنی خەباتی خەڵکی کوردستان بوو. دیارە ئەم پەیوەندیە دوولایە نەبوو. خەڵکی بەشمەینەتی کوردستانی عێراق خۆیان بە دڵسۆزی کۆمەڵە دەزانی، لە خۆشی و ناخۆشیەکاندا بەشدار بوون، یارمەتیان دەدا و یارمەتیان لێوەردەگرت. بەهۆی ئەو پەیوەندیەوە بوو کە لە کاتی تنگانەدا خەڵکی کوردستانی عێراق بە گەرمی بەرەو پیری کۆمەڵەوە دەهاتن. خەڵکی ناوچەی ڕانیە ئەو ڕۆژە کە ئاگاداری هێرشی بەعس بۆ سەر مقڕەکانی ناوەندی کۆمەڵە بوون، سەرەڕای ترس و خۆفێک کە ڕژیمی عێراق نابوویەوە، جەماوەری خەڵک بە هەموو هێز و توانا و ئیمکاناتەوە بەهانای کۆمەڵەوە هاتن. بریندارەکان و کەلوپەلیان لەگەڵ دەگواستینەوە، دەگەڕان بە شوێن هاوڕێیانی نادیارماندا، خۆراک و پێداویستیان بۆ دابین دەکردین، ماشین و تراکتۆریان دەخستە ئیختیارمانەوە و بەم جۆرە شانوویەکی شکۆداریان لە دڵسۆزی و هاوپشتی خۆیان بۆ کۆمەڵە نیشاندا و سەلماندیان کە کۆمەڵە بەهی خۆیان دەزانن. لە هەمان کاتدا زۆریەک لە پزیشک و دەرمانخانەکانی شاری سلێمانیش سەرەڕای ئاگادارکردنەوەی دەوڵەتی بەعس بە نەهێنی کەوتنەخۆ بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ دەرمانکردنی بریندارەکان. بەداخەوە لە ئاکامی ئەو هێرشە جنایەتکارانەیدا 23 هاوڕێی خۆشەویست
23 کەس لە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی، 23 سیمای ناسراوی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە دژی نظامی سەرمایەداری و لە دژی بێمافی و نابەرابەری ئینسان ڕاپەڕی بوون، گیانیان لە پێناوی ئامانجی بەرزیان فیدا کرد. دەناو ئەو هاوڕێیانەدا کەسانێک بوون کە لە شارەکانی ئێران و هەروەها لە کوردستانی عێراقەوە بەڕیزی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پەیوەست ببوون و لە ژێر ئاڵای سووری کۆمەڵە خەباتی سۆسیالیستی خۆیان درێژە پێدەدا. گیانبەختکردنی ئەم هاوڕێیانە بوو بە ڕەمزی هاوچارەن و سیستەم لێکراوان و چەوساوەکان لە ئێران و عێراق. ناوی ئەم ئازیزانە بریتی بوون لە ئیسماعیل مستەفازادە، ئەحمەد محەممەدی، بایزید بەیاس، پەرویز تاجوانچی، حسین سیگاری، سعید محەممەدی، جەلال پێنجوێنی، فریشتە ڕەزایی ناسراو بە زۆهرە، عەبدوڵڵا هوشیاریان، عەلی حەسەن محەممەدی ناسراو بە تەحمورس، فەرەنگیز شاهۆیی، کەریم عەبدوڵڵاپور، کەریم جەنەتی، مەریەم مەجنون ناسراو بە سەعادەت، کەماڵ ڕەزانژات، کیومەرس مهاجر ناسراو بە جەبار، مەنوچێر مەحموودیان ناسراو بە مرتزا، محەممەد ڕەسووڵی خۆشسفەت ناسراو بە حەمە بازووکە، محەممەد عومەر عەلی ناسراو بە حەمەی ئاجیکەند، نادر قازیزادە ناسراو بە ئازاد، ناسح مەردۆخ، وەفا تووتنچی و حامێد مدەڕسی. ناوی ئەم ئازیزانە لە مێژووی پڕ لە فیداکاری و ڕەزمەندەگی بزوتنەوەی کۆمونیستی ئێران و کوردستان بۆ هەتایە دەدرەوشێتەوە. ئەمڕۆ گڵکۆی ئەم دەستە لە ژنان و پیاوانی ماندوو نەناس و خەباتکاری کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شوێنی گیانبەختکردنیاندا جێگایەک بۆ نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجی بەرز و ئینسانیان و پەیمان نوێکردنەوەی لەگەڵ بنەماڵە سەربەرزەکانیانە. بێگومان بە درێژەدان بە ڕێگای ئەم هاوڕێیانە و وەفادارمانەوە بە ئامانجەکانیان لە ڕیزی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە یادی ئەم هاوڕێ شۆڕژگێڕ و پێشڕەوانە زیندوو ڕادەگرین.